جۆر و نوێنەری حیزبە جۆربەجۆرەکان باسی چەندین بواری جۆربەجۆری خزمەتگوزاری ئەکەن بە خەڵکەکەی بە جەماوەرەکەی بە هاوڵاتیەکەی. بابەتەکەی ئێمە من و دکتۆر سەڵاح تایبەت بوو بە پێگەی مرۆڤ لە خزمەتکردنی شارە. یەکێکە لەو باسانی کە چەندین قسەی جیاواز هەڵئەگرێ کە زۆر گرنگە لەسەری بوەستین. ئێمە تەرکیزمان خستە سەر ئەوەی کە سێ دروشم زۆر گرنگە کە هەمومان ئیشی لەسەر بکەین. ئەویش ئەوەیە چۆن کەرامەتی مرۆڤ پارێزراو ئەبێ، چۆن بەهاپاڵەکانی مرۆڤایەتی ئەبێ بە ڕەفتار و کردار و ڕنگدانەوەی ئەبێ لە هەڵسوکەوتی ژیانمانە، چۆن مرۆڤەکان وا لێ بکەین شارەکەی خۆیان ناوچەکەی خۆیان خۆش بێ و چۆن وا بتوانین وایە لێ بکەین مرۆڤەکان نیشتیمانی خۆیان بە وەخاکی خۆیان و مێژووی خۆیان ڕێزی لێ بگرن و بە خاک و نیشتیمانی خۆی بزانن. ئەمە کۆی ئەو تەوەرانە بوو کە ئێمە لەسەری وەستین. بەڕاستی ئەم بابەتانە زۆر هەڵەگرێ قسەکردن لەسەری، بەڵام گرنگی مرۆڤ لەوایە کە بتوانێت لە خۆیەوە دەست پێ بکە و بتوانێت ئەو ڕەهەندە جۆربەجۆرانەی کە باز لە مافی مرۆڤ ئەکا، باز لە بەها و بەها مرۆڤایەتیەکان ئەکا بتوانێت لە خۆیەوە دەست پێ بکە. دواتر هەر تاکە لە دواترا ئەبێ بە تیم بۆ ئەوی بتوانێت خزمەتی شارەکانی پێ بکە و ناوچە وڵاتەکەی خۆی بێ بپارێزێ، چونکە گەر لە خۆتەوە دەست پێ نەکەی ناتوانانی چاوەڕوانی بەرامبەرەکەیش بکە کە دەستی پێ بکە. ئەمە ئەو تەوەرانە بوون کە ئێمە لەسەری وەستین. باسی کێشەی واقعی کۆمەلگەی کوردیمان کرد کە لە دەرەنجامە کەوتوینەتە چ ئاکامێکەوە چ دەرەنجامێکەوە چۆن پۆلێنی مرۆڤەکانمان کردووە کە هەندێکی هەلپەرستە، هەندێکی کە لاوازە ناتوانێت داکۆکی لە مافی خۆی بکە و هەندێکی ئەو مرۆڤە دڵسۆز و بە ئەمەک و بوێرانن کە قبوڵی بێمافی پێشێلکاری مشەخۆری کۆلایەتی ناکەن بۆ خۆیان. ئەو مرۆڤانن کە کەرامەتی خۆیان لە ئیشکردنە ئەبینەوە و مرۆڤ لەلایەن یەکسانە بە بەرهەم واتە کارکردن ئەبێ بەرهەمی هەبێت. پیان ئەیبە کار نەکەن، پیان ئەیبە کە کەرامەتیان پارێزراوە نەبێ. ئەم جۆرە مرۆڤانن کە ئێمە ئەمانەوێ کاری لەسەر بکەین و زۆرینەی کۆمەلگەی کوردی بە مرۆڤانە زیاتر ئاشنا ببێت و ئەو مرۆڤانە بن بتوانن کار لەسەر داهاتووینەوەکانی داهاتوو بکەن بۆ ئەو گۆڕانکاریانەی کە خزمەتی مرۆڤایەتی بکە، خزمەتی شار بکە، خزمەتی نیشتیمان بکە و ڕێز و پیرۆزی بۆ بەهاپاڵەکان بگەڕێنێتەوە. سیاسیەکان کە دەسەڵاتدارانی سیاسی ئەوەی بەرهەمی هێناوە مرۆڤی مشەخۆرە، ئەوەی بەرهەمی هێناوە مرۆڤی کۆیلەیە، ئەوەی بەرهەمی هێناوە مرۆڤێکە کە شکست خواردووە بێکارە جیاوازی لەگەڵا کرێ و هەست بە ئینتیمای خۆی ناکات لەو شاری کە تایەژی لەو ماڵی کە تایەژی.